نعلن انطلاق صفحة جديدة من عمليات قادمون يا نينوى. سەرۆکوەزیری عێراق زوویەکی ئەمڕۆ یەکشەممە دەستپێکردنی ئۆپەراسیۆنی ڕزگارکردنی ڕۆژاوای شاری مووسڵی ڕاگەیاند. حەیدەر عەبادی لە ڕاگەیاندنێکی تەلەڤیزیۆنیدا گوتوێتی هێزە سەربازیەکانی حکوومەتی عێراق دەستیان کردووە بە هەنگاونان بۆ ئازادکردنی دانیشتوانی مووسڵ لە دەستی تێرۆریستانی دەوڵەتی ئیسلامی. لە باشووری ڕۆژاوای مووسڵەوە و نزیک لەو فڕۆکەخانەی لە ژێردەستی داعشدایە دووکەڵێکی زۆر دەبینرا هاوکاتی بردومانی فڕۆکە جەنگیەکانی هاوپەیمانانی بەسەرکردایەتی ئەمریکا. لە باشووری شارەکەشەوە پۆلیسی فێدراڵی لە خۆ ئامادەکردندان تا بەرەو ناوچەکانی باکوور بڕۆن. لە مانگی ڕابردوودا هێزە سەربازی عێراقیەکان ڕۆژهەڵاتی شاری مووسڵیان ئازاد کرد. وها چاوەڕوان دەکرێت شەڕی ڕۆژاوای شاری مووسڵ کە دووەم گەورەترین شاری عێراقا شەڕێکی درێژخایەن و قورسیش بێت بەهۆی چڕی دانیشتوان و هەروەهاش شەقامەتەسک و کۆنەکانیەوە.